سلاوتان لێبێت من دکتۆرە نیهایەت بەکڕ عەبدوڕەحمان پسپۆڕی بەشی ئافرەتان و لەدایکبوون لە نەخۆشخانەی میهرەبانی بە پێویستم زانی لە گەشتێکی کورتدا لەگەڵتان بم بۆ ناساندنی هۆڵی لەدایکبوونی سروشتی نەخۆشخانەی میهرەبانی. هۆڵی لەدایکبوونی نەخۆشخانەی میهرەبانی 24 کاتژمێر کراوەیە پێکهاتووە لە چەند ژوورێک، 3 ژووریان تایبەتن بە لەدایکبوون، ژوورێکیشیان تایبەتە بە پزیشکی پسپۆڕی منداڵان کە یەکسەر دوای لەدایکبوون پشکنینە سەرەتاییەکان بۆ منداڵە تازە لەدایکبووەکە دەکات. ئەگەر هیچ کێشەیەکی نەبێت دەیداتەوە ڕادست خانەوادەکەی دەکاتەوە. ئەگەر پێویستی بە چاودێری بێت دەگوازرێتەوە بۆ بەشی چاودێری منداڵە تازە لەدایکبووەکان کە لە تەنیشت هۆڵی لەدایکبوونی سروشتیە. لە بەرامبەر هۆڵی لەدایکبوونی سروشتی هۆڵی نەشتەرگەریمان هەیە، هەر خانمێک پێویستی بە نەشتەریگەری بێ بە شێوەیەکی کتوپڕ ڕاستەوخۆ دەگوازرێتەوە بۆ هۆڵی نەشتەرگەری. هەر خانمێکیش لە کاتی لەدایکبووندا چاودێری دەکرێت لەلایەن پزیشکی پسپۆڕی ئافرەتان، پزیشکی پسپۆڕی منداڵان و مامانی لێهاتوو. ژوورێکی تایبەتیشمان هەیە بۆ چاودێریکردنی دایک و کۆرپەلا دوای لەدایکبوون، هەروەها یارمەتی خانمەکە دەدرێت بۆ دەستپێکردنی یەکەم شیرپێدانی سروشتی. کلینیکی تایبەتی خۆم لە نەخۆشخانەی میهرەبانیە ڕۆژانە هەڵسەنگاندن دەکەم بۆ خانمە دووگیانانەی کە سەردانیم دەکەن. ئەو خانمانەیە کە گونجاون بۆ لەدایکبوونی سروشتی چاودێریان دەکەم تا کاتی لەدایکبوونەکە. ئەو خانمانەشی کە پێویستیان بە نەشتەریگەری بێت لە هەمان نەخۆشخانە نەشتەرگەریەکەیان بۆ ئەنجام دەدەم بە هیوای تەندروستیێکی باش بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.